ئەو کوردە دەناسیت ئەمریکای دۆزیەوە؟ ئەدمیراڵ پیری کوردی کێیە؟ داڕێژەری کۆنترین و سەرسوڕهێنەرترین نەخشەی جیهان. لەگەڵمان بن دامەزراوەی میدیایی کۆک ئەو کوردەتان پێدەناسێنێت کە پێش کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیەوە. کاتێک باسی دۆزینەوەی ئەمریکا دەکەین هەمووان بیر لە کریستۆڤەر کۆلۆمبۆس دەکەنەوە. لە کاتێکدا بەپێی بەڵگە مێژوویەکان ئەو چەتەی دەریایی بووە و بەڕێکەوت پێی خستۆتە ناو خاچی ئەمریکاوە و وای زانیوە هیندستانە و لەبەر ئەوەی سوورپێست بوون ناوی لێناون هیندیە سوورەکان. بەڵام لە ڕاستیدا گەورەزانای کورد ئەدمیراڵ پیری کوردی لە ساڵی 1513 زاین بە 20 ساڵ پێش ئەوەی کریستۆڤەر کۆلۆمبۆس ڕێی بکەوێت ئەمریکای باشوور لەسەر نەخشە دەستنیشانی کردووە. کاتێک کۆلۆمبۆس ساڵی 1533 زاین بەڕێکەوت پێی خستۆتە ناو خاچی ئەمریکاوە ئەو دەم ئەم زانە کوردە چەند ساڵێک بوو نەخشەی زەوی تەواو کردبوو کە گرنگترین بەشی نەخشەکەی هەردوو کیشوەری ئەمریکا و بەستەڵەکی باشوورە و بەوردی لەسەر نەخشەکەی دیاری کردووە لەگەڵ زانیاری زۆر ورد دەربارەیان. وەک دەزانرێت لە ساڵی 1204 زاین لەسەر وەختی هێرشی چوارەمی خاچپەرستەکان زۆرێک لە کتێب و نەخشە مێژوویەکانی کتێبخانەی قوستەنتینیە تاڵان کرا و کەوتە دەست ئەوروپیەکان. پشتبەس بەمە دەڵێن کۆلۆمبۆس پێشوەختە زانیاری هەبووە سەبارەت بە کیشوەری ئەمریکا. پاشان بۆ شاردنەوەی ڕاستیەکان کۆلۆمبۆس بەناوبانگ کرا. گوایە زانایە و وەک یەکەم کەس لە ساڵی 1492 زاین ئەمریکای دۆزیوەتەوە. بەڵام هیچ بەڵگەیەکی مێژووی ئەمەی پشتڕاز نەکردوتەوە. لە کاتێکدا نەخشەکەی زانا کوردەکە تا ئەم ڕۆژ ماوە. ئەدمیراڵ پیری کوردی کێیە؟ زانە، گەڕیدە، جوگرافیناس، ئەندازیار و نەخشەسازی گەورەی کورد حاجی ئەحمەد محەدین پیری، ناسراو بە پیری ڕەئیس یان ئەدمیراڵ پیری کوردی لە ناوچەی پیرانی باکووری کوردستان لە شارەکەی شێخ سەعیدی پیران ساڵی 1465 لەدایک بووە و تا ساڵی 1553 ژیاوە. فەرماندەی سوپای دەریایی و گەلە کەشتی عوسمانیەکان بووە و سەرکردایەتی زۆربەی شەڕەکانی کردووە لە دژی پورتوگالیەکان. ئەم زانا کوردە لەگەڵ گەلە کەشتیەکاندا چوار قوڕنەی جیهان گەڕاوە تا زانیاری لەسەر جوگرافیای زەوی کۆبکاتەوە. هاوتا لەگەڵ هەموو ئەو زانیاری و نەخشە کۆنانەی دەستی کەوتبوون بۆ ئەوەی بیان کاتە نەخشەیەکی تەواوی جیهان. ئەگەرچی سەرچاوە تورکەکان ڕاستینەی ڕەچەڵک و مێژووی ئەم زانا کوردیان شێواندووە و بە تورکی لە قەڵەم دەدەن، بەڵام نووسری گەورە محەممەد عەلی سەلمان بە درێژایی 3 ساڵ لێکۆڵینەوەی لەسەر ژانی کردووە و کوردبوونی سەلمان دووە. وێڕای شوێنی لەدایکبوون و ڕەشەڵەکی باو با پیرانی دەستنووسێکی پیری کوردی خۆی دۆزیوەتەوە کە دان بە کوردبوونی دادەنێت و لە کتێبەکەیدا خستوێتیە ڕوو بە ناوی ڕەئیس پیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە. نەخشە سەرسوڕهێنەرەکەی پیری کوردی. پیری کوردی لە ساڵی 1528 زاین توانی نەخشەی هەموو جیهان زۆر بەوردی لەسەر پێستی ئاسک بچێشێت. لە نەخشەکەشیدا ئەم زانا گەورەیە زۆر بەوردی هێڵەکانی درێژی و پانی و جوگرافیای زەوی کێشاوە و کیشوەری ئەفریقا و ئەمریکای دیاری کردووە. لە نەخشەکەدا ئاوی ئەتڵەنتیکی تێدایە کە پێی گوتراوە زەریای تاریک، کەس نەیتوانیوە ڕێی تێبچێت لە بەرفراوانیەکەی. لەوەش سەیرتر لە نەخشەکەیدا جەمسەری بەستەڵەکی باکووری تێدایە لەگەڵ بەستەڵەکی باشوور، ئەمەش بە 300 ساڵ پێش دۆزینەوەیان. بەڵام ئەوەی زۆر مای سەرسوڕمانە لە نەخشەکەیدا بەستەڵەکی باشوور سەهۆڵبەندان نییە، بەڵکو و وشکانیە. ئەمەش بەڵگەی ئەوەیە ئەم زانایە خۆی نەچۆتە ئەو شوێنە و لە مێژوێشی زۆر کۆندا مرۆڤ لەوێ هەبوون و ئەو شوێنەیان لەسەر نەخشە تۆمار کردووە. زانایانی ئەمڕۆ لەبارەی نەخشەکەەوە دەڵێن مەگەر تەنها بە تەکنەلۆژیای پێشکەوت و بە بەکارهێنانی فڕۆکە بتواندێت کارێکی وردی لەم شێوەیە بکرێت. ئەم زانا کوردە زۆر بە وردی پۆتەکانی،
پانی و درێژی زەوی لەسەر نەخشەکە داناوە. ئەمەش زۆر سەرسوڕهێنەرە و چۆنێتی ئەم وردەکاریە تا ئێستا سەری لێ دەرناکرێت کە چۆن ئەمەی کردووە، چونکە بۆ یەکەم جار ئامێری کێشانی پۆتانەکانی درێژی و پانی زەوی لە ساڵی 1960 زاین دۆزرایەوە لەلایەن زانای بەریتانی جۆن هاریسۆنەوە، واتە نزیکەی 3 سەدە پاش ئەو. هەروەها نەخشەکە زانیاری و شوێنی نەزانراوی وەهای تێدایە کە تەنها لەو نەخشەیەدا هەیە. بۆ نمونە لە کتێبەکەیدا بە ناوی پەرتووکی دەریا لە ساڵی 1559 نەخشەی خاچێکی تێدایە پانتاییەکەی 1600 کیلۆمەتر دەبێت. هەردوو ئالاسکا و سیبیریا وەک پردێک بەیەک دەگەێنێت، بەڵام بەهۆی توانەوەی بەفری جەمسەری باکوور و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاوە ئێستا دیار نەماوە. دوجار لە ساڵی 1929 لە کۆشکی تۆپکای لە شاری ئیستانبول نەخشەکانی ئەم زانا کوردە دۆزرایەوە لەگەڵ پەرتووکەکەیدا بە ناوی ئەلکیتاب البەحریە، پەرتووکی دەریا، کە باسی وردەکاری نەخشەکەی تێدایە و جیهانی تووشی سەرسوڕمان کردووە.